قەناعەتی من پێم وایە بەشێک لە پەیوەندەکانی نێوان بەغا و ئەنقەرە بەشیشی پەیوەندی بە کۆنە و بەشیشی پەیوەندی بە تاسەوە هەیە، واتە ڕێکەوتنەکان لەسەر بنەمای کۆن و تاس هەیە. ئەوەی کە پەیوەندیدارە بە کۆنەوە بریتە لەو فشارە سیاسی ئابوووریە بازرگانی گەورەی کە ئەمریکا بۆ ئەنقەرەی هێناوە لە ئێستاە لەم دۆخی ئێستاە، بەهۆیەوە تورکیا تووشی هەڵاوسانێکی ئابووری گەورە بووە، داکشانی لیرە، قەیرانی ئابووری و بازرگانی، بێکاری، پاشان ئەو گرفتە گەورەی کە لە ناوخۆی تورکیا لە ڕووی سیاسی و ئابووری و بازرگانی و تەنانەت بژێوی خەڵکەوە بەدەستیەوە ئەناڵەن لێدەسەڵاتی کردەوەکان وای لێکردو ناچار بێ پەنا بۆ دەرودراوسەکانی بەرێ بە تایبەتیش بەم دوایانە کە هەناردەی با بڵێن نەوتی ئێران لە ڕێی تورکیاوە بۆ دەرەوە یاخود کڕینی ئەو نەوتە لە ڕێگی تورکیاوە پاشان فرۆشتنەوەی ڕاگیرا یاواتە بەهۆی سزاکانی ئەمریکا بۆ سەر ئێران ئەوەی کە ئەنقەرە ناچار بووە پەیوەندەکانی لەگەڵ عێراق بەگشتی هەرێمی کوردستان بە تایبەتی بۆی دەواازەیەشی دیکەی ئابووری سیاسی بازرگانی بکاتەوانی و خۆی دەرباز کە لەو خێرانە گەورەی کە لە ڕووی ئابووریەوە دووچاری بووە. پێم وایە بەشیشی گەورەی بریتە لەم قۆناغی ئێستا و پەیوەندی بە سزاکانی ئەمریکا بەسەر ئێرانەوە هەیە و بەشێکیشی پەیوەندیدارە بە ڕێکەوتنە کۆنەکان بۆ نوێکردنەوەی و پاشان بۆ لایانی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان کە خۆی ئامانج لە ڕابردووە بە تایبەتی ئەوەی کە دەسەڵاتدارانی ئەنقەرە کردویان لەگەڵ حکوومەتی عێراق بۆ لایانی پارتی کرێکارانی کوردستان بۆ بە دەرەجەی ئەساس و پاشان ئەوەی کە ئەوە ناویان ناوە سەقامژیری سنوورەکانیان بە هەموو شێوەیەک لایانی ئەو خەباتژێڕانە بووە کە لە باکووری کوردستان خەباتیان کردو لە بەرامبەر بە دیگەنانی ماف و ئامانچەکانیانە، بەڵام ئەو بە ناوی سەقامگیری سنوور و بە ناوی هەندێک بابەتی دیکەکە بۆ ئۆپراسیۆنە سەربازەکانی بەکاری هێنا و پێویستی پێ بۆ ئێستش پێویستی پێێتی لەگەڵ دەسەڵاتی تازی بەغایە بە تایبەتی لەگەڵ حکوومەتەکەی عەبدولمەهدیە پێویستە ئەو ڕێکەوتانە کارا بکرێتەوە تاوەکو بتوانێت بە ئارەزووی خۆی یاخود بەو شێوازی کە ئەم ئەیەوێت مداخلە بکات لە ناوسنووری هەرێمی کوردستانە. بەشێکی پەیوەندی بە ئاڵوگۆڕی ئابووری و بازرگانیکردنەوەی دەرگایەکی گەورەی بازرگانی بازاڕە لە عێراقا و پاشانەوە بەرهێنان و دەستی کار و هەلیکاری تورکی لە ناو عێراقا، ئەمە بە دەرەجەیەک بە دەرەجەی دوو تا ڕادەیەک وەرگرتنی ئۆکەیە هێڵی سەوزە لە حکوومەتی بەغا بۆ ئەوی کە ئەم دەزۆر باتە سنوورەکە ناو سنوورەکانی عێراقەوە بۆ لایانی بنکە و بارەگاکانی گەریلا لەم سنوورەیە کە بوونیان هەبوو بە تایبەتی لە ماوەی 20 ساڵ زیاتری ڕابردوو لە قەندیل و لە هەندێک ناوچەی دیکەیەکەوە. بە قەناعەتی من دابەزینی بەشێک لە کۆماندۆزی تورکی لە ناوچەی برادۆست و بەم دوایانەش لە دوو ڕۆژی ڕابردووە لە هەندێک ناوچەی زۆر نزیشی ئەو سنوورانە بە تایبەتی لە گوندەکانە کە خەڵک خۆیان بینیویانە و ئەمەژێ ناشارێتەوە لە میدیا باس کراوە، پێم وایە بەشێکی بریتە لەوە بەڵێ ئۆکەیەکەی تا ڕادەیەک وەرگرتووە. عێراق دوجاری وەکو دەوڵەتی مامەڵاکە پەیوەندی سیاسی و ئابووری و بازرگانی خۆی لەسەر ئەم بنەمایە داڕژێت تا چەند لە بەرژەوەندی خۆیان بێت. بێگومان عێراق لە ماوەی ڕابردووە هەوڵی یا زۆر ئەوەی بۆی بکرێت بۆ لاوازکردنی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان لەو سنوورانە بە تایبەتی دەسەڵاتی پارتی لەو سنوورەکە دەسەڵاتیشی بەهێزیە بوو درێژ بووانێ بۆ ڕەبیع و بۆ سنوورەکانی سووریا بۆ ڕۆژاوی کوردستان لێەوە. ئەم هەوڵیا ئەو بوو لە 16 ئۆکتۆبەر و دوای ئەوە کە دەرەنجامەکەی حکوومەتی عێراقی بەهێز گەڕایەوە و ناوچانە. ئێستا مەترسی هەیە لە هەر کاتێکە لە هەر ناسەخامگیریەشی ناوچەکەیە ئەم هێزە کوردیانی کە لەم سنوورەیان بە تایبەتی پارتی لەو سنوورەکە باڵادەستە بە هاوکاری ئەو گروپە سیاسی عەرەبیانی کە لە پارێزگای نینەوە تەواجد و پێگە و نفوزیان هەیە بە تایبەتی ماڵی نوجەیفی بگەڕێنەوە بۆ ئەو سنوورانە هەم لە ڕووی ئەرزەوە داژیریکەن هەم لە ڕووی ئابووری و بازرگانی شوتوان دەستکەوتیان ویسە عێراق ئەوێت مەترسی هەیە کە ئەو قۆناغە دووبارە نەبێتەوە بۆ دووبارە نەبوونەوەی قۆناغە یاخود ئەو هەلومەرجە نەڕەخسێ پێویستە کات ئەم دایم وەکو ڕۆڵی گەورە ببینێت ڕۆڵی ئەوە ببینێت کە لە عێراقا ئەم بڕیار بەدەستە ئەمە توانێت ئۆکی بۆ شتەکان بکات زیاتر ئەمە بۆ ئەوە کات کە ئاڵوگۆڕە لە بابەتی ئاوە کە گرفتێکی گەوری بۆ دروست بوو لە ساڵی ڕابردوو بە تایبەتی کاتێکە ڕۆباری دیژلە گیرا بووە لە چەند ڕۆژێکە و پاشان تورکیا بڕیاریە کە بەنداوی ئیلیسۆ پڕ کات گەر پڕکردنی ئەو بەنداوە زۆری پێچێ و پاشان عێراق لە ڕووی ئاوە گرفتی گەوری بۆ دروستە بوو. عێراق ئێستا سەیری بەرژەوەندەیە
ئابووری سیاسی بازرگانەکانی پاشان ئەو بەرژەوەندیانەی خۆیەکات لە ڕووی ئاو لە ڕووی پشکی ئاو لە ڕووی هەندێ پەیوەندی ترەوە لەگەڵ تورکیا واتە ئەمانی خستۆتە پێش هەموو شتێکەوە ئەمەش پێم وایە لە ڕووی دەوڵەتی و لە ڕووی بنەما سیاسی و عیلاقاتە خارجیەکانی نێوان دوو دەوڵەتەوە شتێکی ڕەوایە بەڵام ئەگەر ئێمە بین لەسەر بابەتە ئینسانەکان قسە بکەین واتە وڵاتان عیلاقات لەسەر پەیوەندی ئینسانەکان دروست ناکەن قەناعەتم وایە ئەوان جۆ بۆ نایەن کە مافی خەڵکانی دیکە لەو ناوچانە ئەخورێت یا خەڵکی کە ئەبێ بە قوربانی یا لەسەر حسابی خەڵکی کە ئەبێ قسەی خۆیەکەین خۆی هەموو کاتێکگەڵێ من نوێنەرایەتی عراقەکەم پێشەوەی نوێنەرایەتی هەر شتێکی کە بکەم ئەمە یەک دوو ئەو لە پێگە و مەکانەیەکایە پێم وایە سەرۆکۆماری عراقە زۆر ناوێرێت و بەتایبەتیش ینی کەسایەتی و ئەو کەسی کە لەو شوێنەیان ڕۆڵە بینێت جیاوازی هەیە و تایبەتمەندی خۆی هەیە قەناعەتم وایە بە حکمی کەسایەتی بەرهەم ساڵح ئەوەنەی نوێنەرایەتی عراقی بوونەکات ئەوەنە نوێنەرایەتی کوردبوون ناکات و ئەوەنەش ئێستا هەوڵەیەت بۆ ئەو پێگە و مەکانەت و ئەو دەسەڵاتی لەو شوێنەیە تا لە بەرژەوەندی سیاسی خۆی و حیزبەکەی بە دەرەجەی ئەساس بشکێنێتەوە بەکاربێنێ ئەوەنە هەوڵ نایە لە ڕوە قەومی و لە ڕوە ئینسانی و لە ڕوە بازرگانی و ئابوورێکەوە بۆ عراق زیاتر هەوڵە پارتی لەو معاتلەیە هیچ ڕۆڵ و کاریگەریەکی ئەو تۆی هەبێت ئەمە بە دەرەجەی ئەساس و پارتە سیاسی کوردستانەکانیش ناتوانن ئەو ڕۆڵە ببینن ئەمەی کە لێرە ڕۆڵی گەورەیە بینێت پەیوەندیشی ئیقلیمی نێودەوڵەتیە تا ڕاتەیەک بەغا ڕۆڵی کارای تیابێن لەگەڵ ئەنقەرەیە ئەمە یەک دوو ئەنقەرە پێویستی بە پرسکردن بە کەس نییە بێت هەموو کاتێک گەردەوانم تەسریحیەوە ئەڵە کاتی ئێمە بینە عراقەوە یا بینە هەر شوێنێک بینە قەندیل بینە هەر شوێنە گەریلای لێبێ بەم نەسەخ و ئێڵێ ئێمە پەیوەندی نییە پرس بە کەس بکەین واتە ئێمە هەموو شوێنێک کراوەیە بۆ ئێمە کەتیایە ئۆپراسیۆنی سەربازی تیا ئەنجام بین و بە درێژایی چەند ساڵی ڕابردوش لە ساڵی نەوەکانەوە تا ئێستا تورکیا پرسی بە کەس نەکردو کاتوتە ناوچانە ینی معادلەکە زۆر لەوە گەورەترە کە هێزێکی کوردی بچوو لە بەراوردی ئەو هێزانەیە ئۆکەی بۆ بکە یا نێڵێت یا بەربەست بێ لە بەردەمیە قەناعەتم وایە پێشتر پارتی بۆ هەندێک بەرژەوەندی سیاسی خۆی مانەوەی لە دەسەڵات و بەهێزکردنی پێگە و نفوزی خۆی لە ناوچەکەیە کاری ئەوەی کردووە بەڵێ پەیوەندیشی زۆر بەهێز لەگەڵ ئەنقەرەیە هەبێت پەیوەندیەکانی لەم ڕۆ کار کردووە بەڵام پارتی هەرگیز ناتوانێت ڕێ لە بەرژەوەندی و پاوانخوازی و لەشکرکێشی سوپای تورکیا بگرێت بۆ هەرێمی کوردستان یا بۆ هەر شوێنە کە بیەوێ بێت ئۆپراسیۆنی سەربازی تیانجام بە ئەوەی کە جەناب دەڵێ بیلفعل بە خوێندنەوەیەک بۆ ڕابردوو لە ڕووی کەسایەتی نێچیروان بەرزانیەوە باسکەی بیلفعل ئەو بەراوردە تا ڕادێک منطقیە ئەوەنەی باس یاڵی نێچیروان باسی ڕەوایەتی یاوە بە لەشکرکێشی سوپای تورکیا و باسی ئۆپراسیۆنەکان و ئەو حەقیەتەی یاوەتەوە ئەوان ئەوەنە یەشێک لە بەرپرسانی دیکەی پارتی یا سەرکردە سیاسەکانی دیکەی کوردستان کەمتر ئەم قسەیان کردووە تا ڕادێکی زۆر ئەو وەکو دەسەڵاتی تەنفیزی واتە وەکو سەرۆکی حکوومەت پێم وابێ لە پێگەکەیە ئەو قسەی کردووە ئەوەشی بەکارهێناوە بۆ بەرژەوەندێ شخصی و بۆ عیلاقاتە شخصیەکانی لەگەڵ بەرپرسانی تورکیایە پێم وایە ئەو کاتی کە سەرۆکی حکوومەت بووە پێویستی کردووە تا ڕاتەیەک ئەمە قسانە بکە بەڵام ئەڵێ لە کولی حادیسن حەدیث هەروەک عەرەب بەڵێ لە چەند مانجی داهاتووە ئێمە ئەبینین کاتێکە نێچیروان بەرزانی لە سەرۆکاتی هەرێما بێت تا چەند ئەمە توانێت هەڵوێستی جددی هەبێت یاخۆی هەر هیچ نەبێ لە چەند ڕۆژی داهاتووە کاتێکە سوێنگەخوا یەکەم کاری بریتی بێ لەوەی کە سوپای تورکیا ئیتر چیتر بەس بێ لەشکرکێشی بۆ ناو هەرێمی کوردستان و کوشتنی خەڵکی سڤیل بە تایبەتی لە گوند نشینەکان بە ناوی گەریلا و بە ناوی ئۆپراسیۆنی سەربازی و بە ناوی پاراستنی سنوورەکان و بە ناوی هەندێشەوە لەشکرکێشی بۆ سوپای تورکیا هەر هیچ نەبێ ئیدانەی کە یاخۆ لەگەر ئیدانەش نەبێت لە ڕادەیەکە داوای ڕاگررتنی ئەم پێشەرکاریانە بکە